دۆخی کوردستان و عێراقیش لە دێر زمانەوە لە هیچ لە خۆیش قۆناغەکە لە زمانی شێخ مەحموود تا ئێستا دۆخی عێراق و کوردستان ئەوەندە خراپ نەبووە. عێراق لە بینی خۆیان جگە لە سەرای سونە و شیعە کە 1400 ساڵە بەردەوامە شیعە و شیعەش لەت بوون، ئەوانیش بوون بە دوو بەشەوە. کوردیش لە هەموو کاتێ وەزی خراپترە، کورد نەدەبوایە بۆ شێوەیە بۆ شتایە بۆ عێراق. من لە 2018 لە پێش هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی ئەو سەردەما لەگەڵ وەفدێکی کۆمەڵی پێشبەگەدێنەکانی کوردستانە سەردانی هەموو حزبەکانمان کرد. هەرچی حزب هەیە لە کوردستانە بە پارتی و یەکێتیشەوە سەردانی هەموویانمان کرد. پێشبینیمان کردبوو کە دۆخی کوردستان و ناوچەکە بەرەو خراپی ئەڕوا. لەو کاتەوە تا ئێستا بوادری دەرکەوتووە کەوانەی ئێمە پێشبینیمان کردبوو بە هەموو حزبەکانمان وتە هەمووشان دەستخۆشیان لێکردین، دامان لێکردن کۆبنەیە بکەن ئەنجومەنێکی سیاسی دروستکەن بۆ بەرنامەدانان ڕوبەڕووی ئەو ئاڵۆزیارەی کە بڕۆڕووی کوردستانە بێتەوە یایەتە پێشەوە. لەو کاتێکیان نەکرد، بەڵام لەم ماوەی پێشوو شادیسان سەر لە نوێ سەردانەکەمان دەست پێ کردوەوە. ئێستا تەنها پارتی ماون، برادرانی پارتیش لەبەرەوەی کە مەشغوڵن ئەو بە پۆستی سەر و کۆمارەوە تۆزێ زیاتر مەکتەبی سیاسیەکانیان لە بەغان بۆیە ئەوانمان هێشتۆتەوە بۆی دوای هەڵبژاردننی پۆستی سەر و کۆمار ئەگەر بکرێ. بەڵام ئەم جارە کورد بە ئەم شتێکی خراپی کرد لێرە. من وەختی خۆشی لە شوێنی کرد لە کەناڵیشکەش باسم کرد. ئێمە نازانم بۆچی حزبایەتیەکەن، ئایا حزبایەتیەکەن حزبەکەمان قەڵەو بن، دەستکۆتمان زیاد بێ، مەسئولیەتمان زیاد بێ، پۆست وەرگرین. ئەگەر پۆستێک حزبێک لە خزمەتی میلەتەکانە بێ بۆچی باشە؟ بە تایبەتی ئەم جارە من پێشتریش ڕامگەیان بوو حەق بوو هەموو حزبەکان ئەوەی ئیجازەی هەیە، مۆڵەتی هەیە لە حکوومەتی هەرێم، حزبە و مۆڵەتی دراوەتێ کاری سیاسی ئەنجامەدا، ئەوایە بە هەمویان کۆبنەیشان بکردایە. بەڵێ ئێمە قۆناقێکی تەڵداتوتە پێشەوە. ئەو فەسەی ڕابردوو نەمانتوانی ئەرکەکانمان جێبەجێ بکەین. چی بکەین؟ دەبایە وەسیقەیەکیان ئامادە بکردایە. ئێمە سەرۆکەبارمان بۆچی ئەگەر مادەی 140 جێبەجێ نەکرێ؟ سەرۆکەبارمان بۆچی ئەگەر هەموو ڕۆژێ لە شوێنە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم خەڵک بگیرێ و خەڵک بکوژدێ و تعریب بکرێتەوە سەر لە نوێ ئەر بە هەوڵەکان بێنەوە دابنێنەوە؟ سەرۆکۆمارمان بۆ چییە؟ ڕێیزەرامان بۆ چییە؟ وەزیرمان بۆ چییە؟ ئەگەر بودجە نەدرێ بە هەرێمی کوردستان و بودجەکەیان بڕیوین لە 17 ئێستا کردویان بە 200 ملیار دینار. تەنها لە سەردەمی جنابی مامجەلالە ئەو 3 ساڵ 6 ساڵە لە سەرەتا لە ساحەبدان ئەدێنێ کوردستان بوجا بووە، وەزی کوردستان زۆر باش بوو. خەڵک لە ئەوروپاوە کۆچی کرد، کۆچی پێچەوانیان دەست پێ کرد و هاتنەوە بۆ کوردستان، چونکە لێرە ژیان هەبوو، گوزەران هەبوو، ئیش و کار هەبوو، هەموو شتێ هەبوو. بەڵام ئێستا ئەبینی وەزەکە چۆنە. ئەمانە لە جیاتی ئەوەی وەسیقەیە بنووسن بڕۆشت نایە. بیاوتایە ئێمە ئەم وەسیقەیەمان هەیە، مادەی 140 ئەبێ جێبەجێ بکرێ. کێشەی پێشمەرگە کە بەشێکە لە مەنزومەی دیفاعی جێبەجێ بکرێ و موچەی وەکو جێشی عێراقی لێبێ. مەسەلەی غاز و نەوت بەلایەدا بخرێ. ئەمانەیان بکردایە بودجەکەیش بۆ درێژ عینی شەد هەر بەپێی سەرژمێری ئێستا و کە وەختی خۆشی لە زمانی نەتەوە یەکگرتوەکان کە نەوت بەرامبەر بە خۆراک بوو، ئەو خاتە لە ساحەبەی دەدرا بە کوردستان. خۆی ئەوە بوو بۆ ئەساس، دواییش لە زمانی بریمەرە دیسان سەر لە نوێەوە بوو بە ئەساس. ئەم وەسیقانیان بکردایە تعریب نەمێنێ هەڵوەشێتەوە، هەرچی بڕیار دراوە لە مەجلیسی قیادەی سەورەی پێشوو هەموو هەڵوەشێنێتەوە، کاری پێ نەکرێ. ئەمانیان ببردایە بۆ ئەو لایەنانەی کە ئێستا کورسیان هێناوە و خۆیان بە قەوارەی گەورە یا پشوویان هەمووزان لەگەڵ هەمویانە وەسیقەکەیان باە بیانتایە چێتان ئامادە ئەم خەڵانی جێبەجێکەن، ئێمە لەگەڵەوە تەوافقەکەین ڕێگەکەبین. بەڵام تۆ هیچ شتێکیان باز نەکردووە، هاتوون لەسەر سەرۆکۆمار بژایەتی یەکترەکەن و یەکتر ئەشکێن و یەکتر سوک و سەلیمەکەن و ئەم داواقی دەکات لەسەر ئەو داواقی دەکات لەسەر ئەمیتریان و هەرچی وەسایلی ڕاگەیاندن هەیە بە پێیجەکانیشەوە پێیجی سێبەری هەموو حزبەکان هەیە، یەکتریان سوک و سەلیم کردو، هەیەکیان کردو بە جاشی وڵاتێک و جاشی دەوڵەتێک و بە سوکایەتی پێکردن و ئەمە جاسووسی فڵان شوێنەوە، ئەمە پارەی لە فڵان شوێن وەرگتەوە، ئەمە پارەی فڵان شتی خواردووە. ئەمە جگەر لە زەرەر بۆ مەسەلەی کورد و بۆ شکاندنی
شخصیەتەکان کارکتەرەکانی خۆمان کە بەحسا بەبێ بە ڕێیس جمهور یا بێ بە وەزیر یا بێ بە هەر شتێک لەو زیاتر هیچ سوودێکی نەبوو بۆ کرد لەبەرەوە گەورەترین هەڵا لەم قۆناغەیە لەو مەرحەلەیە کە سەرکردایەتی سیاسی کورد کردی ئەمە بوو بە تابەتی پارتی یەکلایەنە ڕۆی ئێتفاقی کرد لەگەڵ سەدر و حەلبوسی و ئەوانەیە بەبێ ئەوەی ئەگەزاری هیچ لایەنێ بکاتەوە بەبێ ئەوەی وەرەقەیەکی هەبێ داواکاریەکی هەبێ پێشنیازێکی هەبێ بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەمە هەمومان ئەیان ناسین سەدر ئێسش پێشمەرگە بە میلیشیا ئاسان ئەزانێ حەلبوسی خۆجاری تر وینی بینیوە سەرۆکی پەرلەمان بووە بۆ ماوەی دیکەی 4 ساڵ پێش پەرلەمانیش دیسان هەر دەوری هەبووە لە ناو سنەکانەوە لە پەرلەمان و لەوانەیە چه بەرهەمێکیان هەبوو بۆ ئێمە سەدر هەموو 6 مانگ نابێ بەڵێ پێشمەرگە میلیشایە 3 جار دووبارەی کردەوە میلیشایە نابێ بمێنێ ئەبێ جێیش و پۆلیسی فیدرالی جێیش و پۆلیس هەرسی ئەقلیم بێت باشە پێشمەرگە خۆ بە قەراری ئەوان دروست نەبووە پێشمەرگە نە بە قەراری ئەمریکا دروست بووە نە بە قەراری پەرلەمانی عێراق دروست بووە نە بە قەراری سەدر دروست بووە نە بە قەراری حەلبوسی ئەوانە دروست بووە پێشمەرگە لە دوو شۆڕشە بەتابەت شۆڕشەکانی تریش بێژگە لە پادشاکانی تری کوردستان لە 61 شۆڕش دەستی پێکردو پێشمەرگەدای پێشمەرگە بوو شۆڕشوی نوێ دەستی پێکردوێتەوە و سەرکەوتنمان بەدەست هێناوە و لەگەڵ عێراقا و توێژمان کردو لە ساڵی 91 و نەگەیشتن نەتیجە دواتریش ئەمریکەکان هاتون ئێمەکو هەڵپەیمانێ بەڵام هێزەکەمان هەر بەنای پێشمەرگەوە بووە هیچ تەرجمەیەکی تریشیان بۆ نەکردووە بە زمانەکان فەڕەنسی بوو بێ ئەڵمانی بوو بێ رووسی بوو بێ یابانی بوو بێ ئەمریکی بوو هەر پێشمەرگیان وتووە ئێسش پێشمەرگەیە و بە قەراری سەدرووان نابێ بانکن بە میلیشیا ئەوانن کە بە قەرارێک دروست بوون بۆ مەرامێکی تایبەت بۆی دیفاع لەو پێکاتەیە بکە کە پەیوەستە پێوەی من ئەگەڕێمە بۆ بێژێکی دوور شەڕی چاڵدێران 1599 لەناو شاری چاڵدێران شارەکەی چاڵدێران شەڕەکە بوو هەم شەڕەکە بە ناوی چاڵدێرانەوەیە هەم کە ئێتفاقێکیش کرا لە بینی دەوڵەتی سەفەوی عوسمانیەکان بە ناوی چاڵدێرانە بوو ئێتفاقەکە بۆ یەکەم جار دەوڵەتی کوردستان بوو بە دوو بەشەوە بەڵام بەداخەوە لەو کاتەوە کە بوو بە دوو بەشەوە بەشی دەوڵەتی سەفەوی پارێزگاری کورد پارێزگاری لە سنوورەکەی کردووە بەشی عوسمانەکانیش هەر کورد پارێزگای لە سنوورەکە کردووە ئەوان بە زۆر ئێمان دابش کردووە بەڵام ئێمە بوون بە ئەڵقەڵگوێر ئەوان و سنوورەکەمان بۆ پاراسون بەبێ تورکیا لە ئەستەمبوڵەوە بێبی پارێزێ و یان فارسێک لە شارەکانی تری ئێران و بێ پارێزی هەر کوردەکە بۆ عەشایری کورد بووە لە ئەو پەڕی حدودی سێگۆشەی تورکیاوە هەتا ئەگاتە سنووری خانەقینەوە مەنتەقەی هەر کورد پاراسوێتی ئێستا خەتەرێکی تر هاتووتە پێشەوە خەتەرێک ئەوەیە حەوت وڵات تورک زمان ئەوانە کۆمکاریشیان دروست کردووە وەکو چۆن کۆمکاری عەرەبی هەیە ئێستا کۆمکاری عەرەبی بەو هەموو اختلافاتان نەیانەوە ئەوە وەزعی یەمەنە ئاوایە ئەیبینی ئەوە وەزعی عێراقە ئەیبینین ئەوە وەزعی مسر بوو ماوەی ئاڵۆز بوو ئێستا بەوەی و جێشی مسرەوە و پشتیوانی لە پشتیوانی ئەمریکا لێی هاتن هێنان و سەر مەساری خۆی ئێستا خەریکە بوردەوەدە کێشە سیاسیەکان چارەسەرێک لە کێشە کۆمڕایەتیەکان کێشەی سەربازی ئاوەدانکردنەوە کارەبا و ژیان و گوزەرانی خەڵکیان باش کردووە بە سووریا ئەو وەزەکەی کە ئەیبینی لیبیا ئێستاشدا نەمەزراوە وەزەی جەزایر هەر لە ئانوسات هەیە هەموو وڵاتە عەرەبیەکان کێشە و مەشاکلیان هەیە بەڵام کە شتێک پەیوەندی بە ئەمری قەومیانەوە بێ بە قەومیەوە سەرڕێ ئیختیلافاتیان هەمویان کۆبنەوە قەومی عەرەبی بەسرێ و باسی ئەو خەتەرانەکەن کە لەسەر پەیوەندی بە ئەمری قەومی عەرەبەوە بێ تورکیا حرەکەی تۆرانی هەموو کەسی ئەزانێ شۆڤینیترین حرەکە لە دنیا حرەکەی تۆرانی بووە تۆرانی مێژوویەکیان هەبووە هەر لە دێرزەمانە لە زمانی ئەفراسیاب و کێقوبادەوە کە سیاوەش کوژراوە لەو کاتەوە سراح بوو لە بینی ئێران و تورانە ئێستا حرەکەی تۆرانی خەریکە دروست دەبێتەوە نە خەریکە دروست دەبێتەوە دروستیان کردوێتەوە ئێستا حەوت وڵاتی تورک زمان کە بە تورکی قسەکەن کۆمکاریشان دروست کردووە مەقڕەکەی لە ئەنقەرەیە بارگایشان بۆ دەناوە لە ئەنقەرە یەکەم کۆبوونیان کرد ئەردۆغان سەرپەرشتیەکار تەبیعی مەدام هێنەکەی پێشنیازی تورکیایە و لە ئەنقەرە بارگاکەی لە ئەنقەرەیە هەموو جار ئەو ڕاستەتی جلسەکانە کات و ئیشەکانە بە بڕێوە
ئەو ئەڵێ ئەمە کۆمکارێکی سەقافی و بازرگانیە من باوەڕ ناکەم قەت ئەوانە کێشەی سەقافی و بازرگانیان هەبێ ئیشی خۆیان کردووە بازرگانی هەر بازرگانیان کردووە لەگەڵ هەموو شوێنێک حتا لەگەڵ ئیسرائیل شایکەن سەقافیش من پێم وانی حرەکەی تۆرانی لەوەتی هەبووە یەک نەهجوجەر سەقافەتیان هەبووە خۆی ئەمە ئەسکەریشە بەڵام تورکیا ناتوانێت بڵێ ئەمە سەربازیە چووکە ئەو ئەندامە لە ناتۆ بەپێی ناتۆ هەر کەسێ ئەندام بێ هەر وڵاتێک ئەندامە لە ناتۆ ناتوانێت لەگەڵ جهتێککە تەحالفی ئەسکەری بکات و کۆمکارێک دروستکەوە لە ڕووی سەربازیەوە لەبەرەوە سەربازیە لە ناخە بەڵام بەڵێ بازرگانی و ئەوەیە ئەجا لە هەموو شتێک سەرتر تورکمانی عێراق جەبهەی تورکمانی وڵاتیش نییە بەڵام بە صفەتی مراقب ڕئیسی جەبهەی تورکمانی جاری پێشوو بەشداری کرد تورکەکانی شمالی قوبڕوسیش دیسان عینیش ئەو دەوڵەتی کە بەناو تورکیا دروستی کرد و بەس خۆی اعترافی پێکردووە ئەویش بەشداری کرد ئەمانە بەشداری ئەەکەن من لە مای پێشوا ئێستا ڕسمێکم لایە لە مۆبایلەکەمایە سەفیری این هاتووە تورکیا هاتووە بۆ هەولێر بۆ مەقڕی جەبهەی تورکمانی لەوێ کۆبوونیانە حەقی خۆیەتی سەفیر لە سەفارەت بێ یا قونسڵگەریەکەی بێ بۆ احتیمالەکرێ خاکی ئەو وڵاتی و سیادی ئەو وڵاتی و ئەلەمەک هێڵەکە بەڵام لە ناو جەبهەی تورکمانی کە حزبێکی کوردستانی و عێراقیشە چونکە لە هەولێر جیاجیان هەیە جەبهەی تورکمانی بەشی زۆریان لە هەولێرن لە عێراقیش مۆڵەتی هەیە معروف ئایدن وەزیرە وەزیری هەرێمە وەزیری لەگەڵ سباح هیلال ئەویش پەرلەمانتارە هەردووکیان لە پەرلەمانی کوردستان لەژێر سایەی پەرچەمی کوردستان و ئاڵای کوردستان و ئاڵای عێراق سوێندی یاساییان خواردووە بەڵام لەو کۆبوونەوەیە کە عەلی ڕەزا گونەری لەگەڵ قونسڵەکەیانە لە هەولێر قونسڵی تورکیا لەگەڵ چەند کەسێکیشکە کە نایان ناسمە بە معروف ئایدن و عەلی ڕەزا گونەری نەسوول لە ڕستمەکە لەگەڵ ئەو پەرلەمانتارای تورکمان جەبهەی تورکمانی لەوێ دانیشتون پەرچەمی ئەمریکا پەرچەمی دەوڵەتی تورکمانی لەوەی تورکمانستانە کە ئێستا واتەیە بناوی تورکمانستانەوە زائدەن پەرچەمی ئاڵای جەبهەی تورکمانی نا ئاڵای کوردستانی تیا بوو نا ئاڵای عێراقی تیا بووە سەیرە حزبێ مۆڵەتی هەبێت لە کوردستان پەرلەمانتار بێ و یا وەزیر بێت وەزیرێک و پەرلەمانتارێ بێن ئاڵای کوردستان لەو پەرلەمانی کە سوێن لە خواردەوە دانێن لە تەلەژەڵاکانیکەوە باکسەوە ئاڵای دەوڵەتی تورکمانی دابرێنن تورکیا ئەڵێ ئێمە لە ساڵی 1923 زۆڵمان لێکراوە زەعیف بووین ئەو کاتە دەوڵەتی عوسمانی زەعیف بوو گەلەکۆمان لێکردین هاتن ئەم ناوچیان لێ سندینەوە لەو وێنەیە کە لە پشت سەری ئەردۆغانەوە بوو لە ئەنقەرە خەریتەی نەخشەی زمانی دەوڵەتی عوسمانی هی ئەو مەنتیقەیە هی شوێنەکانی کەنا لەو دی و ئەفرینەوە لە دەریاوە یێ بۆ پشتی ڕەقە لێەوە یێتێلا بۆ پشتی ئەبووکەمال بەردەم حەسەکە و پشتی ئەلبووکەمال لێەوە دێتەوە بینی ئەنبار و مووسڵ لێەوە یێتەوە بۆ خوارد دووس قورمات و تاگاتەوە لە خانەقین ئەوەی هەڵواسی بوو لێوەش دووبارەی کردەوە وتی ئێمە 100 ساڵ تێپەڕیەوە بەسەر سایکسبیکۆ و لۆزانە ئێمە خزانەی میلیشمان هەیە لەبەرەوە ئەو 100 ساڵە تێپەڕیوە ئێمە لە 2023 ئەچینەوە بۆ شوێنەکانی خۆمان باشە ئەوە سەرەتایەکە بۆ ئەوە سەرەتایەکە بۆ ئەوە مەسەلەن تۆ وەختی خۆی حکوومەتی عێراقی ئیتفاقێکیان هەبوو لەگەڵ تورکیا بۆ 5 کیلۆمەتر بەڵام نامێنێتەوە بۆ ڕاوەدونان ئەگەر چەکدار بێ پەکەکە بێ یا هەر لایجکە بێ بۆی هەیە 5 کیلۆمەتر بێتە قوڵای خایش عێراق و بکشێتەوە هەروەها عێراقیش ئەو حەقی هەبووە بڕوا بەڵام قەت بۆی نەبووە سەربازگەیە دانێ بۆی نەبووە ڕەبایە دانێ بەڵام ئێستا و سەربازگەی باشە بە عەشقی لەکوێیە ئێستا دەنگ و باسی ژەیە هەیە نابێت نزیکتری نابنی ماسکەرەکەی باشقی نابێت تشی کەرکووکەوانە باشە ئەمە خۆی سەرەتایەکە من چەندین تەسریح بیستووە هەم لە ئەردۆغان هەم لە ئەکاری خڵوس ئەکاری لە ئەکاری خڵوس لە هەمویان بیستومە لە وەزیری دیفاع لە وەزیری ناوخۆ لە ئەردۆغان باسی مەسەلەی کەرکووک ئەڵێ کەرکووک وڵاتی ئێمە شارێکی تورکیایە مووسڵ ئێستاش ویلایەتێک اعتراف ناکرد کە ئەمە هاتووەتە دابڕاوە لە تورکیا و احترام بەو نەخشە ناکەن کە ئێستا هەیە
بەڵام لام سەیرە من بەسابی خۆم بەسابی هەندێ سیاسی و خەڵکی وڵاتەکە بێ پێشبەرگەی دێرین بنەخێنوارەزان مسۆشی کۆمەڵی پێشبەرگەدێنەکان باشە من بۆچی ئەو تەفاسی لە بزانم بۆچی ئەوان ئەو تەفسی لە نازانن ئەگەر ئەیزانن ئیشی بۆ ناکەن و یەک ناگرن ئەو کارێکی خراپەکەن ئەگەر ناشی زانن حیفە ناکرێوانە سەرکردایەتی هەرێمێک بن ئەو هەموو حزبی تیا بێ بەڵام ئەگەیان لە ئەوزاعی سیاسی نەوچێکە و بەتابەتی ئەوەی پەیوەندی بە تورکیا و بەو ئینانەوە بێ ئێمە باسمان کردو پێشتر لەم ماوەیەشە دیسان سەردارمان کرد وەکو باسم کرد بۆ لە هەموو حزبەکان ئەو خەتەرانی کە باسم کردووە نەک تەنها تورکیا و لێرەش و لە ئێرانیشەوە لە سووریاشەوە رووسیا کاکە رووسیا ئەڵێ ئێمە هاتوون دیفاع لە سیادەی سووریەکەین باشە ئەفرین بەگە شارێکی سووری نییە باشە ئەفرین داگیر کراوە عەلەمی تورکیای بەرزکراوە و عەلەمی سووریا لێ نەماوە تەلەبە بە لە خوێندرگاکان بە تورکیە خوێنن ڕسمی ئەتاتورک و ئۆردۆغان هەڵواسراوە لەوێ باشە سووریا بۆ دیفاع ناکەوە سیادی سووری نەمەگەر سەرەکانی گرێسپی مەگەر ئەوانە نین ئەوانە داگیر کراون بێژگە لەوانەی هەموو ڕۆژێ داعش ئەنێرێت بناوە و قەسفی دەکانەکات و رووسیا دەشوێت دیفاع لە سیادەی سووریەکات باشە ئەوسا ئەمریکای بۆ دەبێت بە شارەسەد بڕووکێ ئێستا ئەمریکا و رووسیا لە سووریا متفقن هانی هەسەدە و پەیەدا ئەدەن ئەڵێم ڕۆ لەگەڵ بە شارەسەد ڕێکەوە تا دوێنێ بوو پێش بایدن ئەمە دەبێت بە شارەسەد بڕووکێ بەڵام ئێشە هانی هەسەدە و پەیەدا ئەدەن کە بشن لەگەڵ ئەوە ڕێکەون لەگەڵ سووریا باشە ئەوە وڵاتێکین ئێمە وڵاتێکین خۆمان هەموو ناقی هەموو تاکێکی کورد ئەوەی هەیە کە ڕستم پارچە پارچەکراوە باشە ئێمە پێمان چاک نییە پێمان خۆش نییە تەداخل لە کاروباری ڕۆژهەڵاتی کوردستان بکەینەوە حیزبی خۆی و سیاسەتی خۆیان هەیە چۆن خەبات دەکەن بیکەن هەروەها ئەوانیش پێوان نەخۆشە تەداخل بکەن ڕاستە ئێمە ئاوارە بوون چوون بۆ ئێران برادرانی پارتی ئاوارە بوون چوون بۆ تورکیا وەختی خۆی مەقڕی مەکتەبی سیاسی ئێمە هەرچەند لەسەر حدود بوو قاسمەڕەش عێراق لەگەڵ نۆکان و زەڵێ ئەوانە بەڵام پارتی خۆیان لە ڕاژان بوون لەوێ بوو لە وەردوگایشی ئێرانی لەوێ مەقڕیان هەبوو لە هینایکی ئێرانی بیستوتە تا سەرۆکاتی لێم بەیانە دەرکات جاج بکات لە دژیاتن بیستوتە وەرزی خارجی عێراقی هینە دروستکە لەسەرەوانە بەڵام بەگەر قسمێکی زۆر تول بکرێت توانە بکرێت بە دوو کەلیمە هینەکە بەڵام چ شکاتێکیان کردو سکاڵیان کردو نە سەرۆکاتی هەرێم زانی چۆن سەرۆکایەتی هەرێم فەرماندەی هێزە چەکدارەکانە فەرماندەی سەرۆکایەتی هەرێم دەبوایە سکاڵای تۆمەر بکردایە لە تۆیەگرتوەکان نەتۆیەگرتوەکان لە هەولێرینان هەیە بەرگیان هەیە خۆ لەوێ سکاڵایەکەم لە ئەو هەموو سەفارەتخانەیە هەیە لەوێ باشە ڕۆژە لە ڕۆژان کۆنسولی هینیان بان کرد تورکیا احتجاجێکی بنێ نەمە چێم دەستێژی و ئەو پەلامارەی ئێرادەن باشە ئێستا من خەڵکی تەواڵم مەسئولیەتی وەزیفی ئێستا پێشبگاتی منە من سەرۆکی کۆمەڵی پێشبگەدێنەکانی کوردستانم ئێران بێ ئێرە بگرێ من شەڕ نەکەم متعاونم لەگەڵ ئێرانە من لە تێوەڵا خزمم هەیە کەسم هەیە خەڵکی شەکداری تیاچینی تایە خزمان هەموو کەسێک سەر بەر چێکی هەیە خۆشم پێشبگەی دێرینم ئەگەر بزانم سبێنێ ئێران بێ بۆ تەوێڵە داگیرکە ئەچم بەلانی کەمەوە لە پێشمەگەدێنەکان 500 پێشمەرگەێنم ئەم بەرزایانەگەر و شەڕزی ئێرانەکەم ێ باشە لەوێ خۆ خەرشی لێیە پێشمەرگەی لێیە زێرەبانی لێیە ئاسایش لێیە پۆلیسی لێیە تا ئێستش خۆ بانگیان نەکردون کاکە لە عێراقیش تا ئێستا سەفیری هینە بان کردووە سەفیر تورکیا بان کردووە وەزیری خارجی بانکە بۆ وەزارەت و احتجاجی باتێ و نییە من ئەمە بە موعامەرەیەک ئەزانم لەسەر کورد عێراق قسە ناکە ئێرانیش تا حەدێک قسە ناکە ئێرانیش قسە ناکە باشە هەر وڵاتێک کوێت گیرا هەموو دنیا هەڵسا لێی سی دوو وڵاتیان کۆ کردو پەلاماری عێراقیاندا هین هاتووە رووسیا هاتووە لە شەڕە لە هین لە ئەوە لە ئوکرانیا دوومیست قەی ناکە دوومیست قەڵێن زۆرینەی رووسیا و رووسبانە باش بۆ لەسەر دوومیست شەرق و غەرب و تورکیا و ئێران و هەموو هاتنە سەرقەت بۆشی ئێران خۆ لەسەر ئێمە بۆ نایە سەرقەت دراوسێمانە سعودیە بۆ نایەتە سەرقەت ئەوانیش غێر اتفاقیشان هەیە ئەوان وهابی و ئەمانیش ئیخوان موسلیمین
وڵاتی هیچکە بە خۆی پێ دراوسێمانە بۆ احتیجاج ناکە ئەردن دراوسێمانە بۆ احتیجاج ناکە حتى سووریا احتیجاجی نەکردو سووریا بەشێکی خەکەی تورکیا داگیری کردو بەڵام دەستا عێراق جواب نایە خۆی هیچ نەبێ ولد معلم ڕئیس وزیری خارجەکان خۆ با بەیانێکی دەرکردایە بەشارە سەدێدانێ بکردایە لەبەر ئەوە من بۆیە زۆر ڕەشبینم بەدبینم من ئەزانم ئەمە هەوڵێکە بۆ لە ناوبردنی ئەم تەجروبەیە بەڵام ئێمە خۆمان کردو بە کەڕی شەربەت لە کونەماسی یەک گەریلەتیان نەبووە لە کونەماسی هەموو هاوڵاتیە هەموو جمعەیەک و بە هاویدا بە تابەتی لە وەرزی بەهار و هاوینە خەڵگەش بۆوێ گەڕاڵی شێ لێە سەفرەزۆری شێ لێە گەڵاڵە ئەو ڕزەوان و خەڵگەشێ سماقە کات و ترشە کات و خەڵجە ڕزەکیڵێ و خەڵگەشێ کەڕکی باغ دروست دەکاتەوە باس قسمەکە چەند کەسی کوشتووە لە خەسفانە بڵێن گەری لای کوشت بەکەڵی کوشت بێ لە خۆیەوەڵێ ئەوە نەگەری لەمان کوشت وساسی نییە لەبەر ئەوە ئەبێ خۆ پەکەکەش دیسان بەرەوەڵە بۆنە بۆفتێک پێگەهێنی سەردانی ئەوانی ژەکەین کە ئەو فراوانخوازیە نێن بۆ ئەم مەنتیقەی شلێر و من ناتوانم بڵێم ئێتیفاقی بینی پارتی و تورکیای ئەوانەیە بەڵام کە تۆ شەڕ نەکەی احتیجاج نەکەی هیچ بانگ نەکەی قونسڵ بانگ نەکەی وەزیری خارجە کوردە احتیجاج نەکات و سەفیر بانگ نەکات لە هین باشە بۆ بە دوو سال بۆ دوو موشک سەفیری هینیان بانگ کرد هی ئێران چەند موشەیەکی کردنا بە ماڵی شەبازەوە باشە ئەم چەند ساوە ئەو هەموو فڕۆکە و درۆن و تۆپ و تەیارە و ئەرتەش و ئەوانە 500 ئەوەنە هینەکان دوانزە موشەکەی ئێران زەریریاوە بۆچی یەکسەر لە عێراق هینیان بان کرد و لێرەش قونسڵگەریان بان کرد لە هەولێر بۆچی لە بای ناکرد چمانی کوردستان مێژوو هەیە لەتەوەی و کەس ناتوانێت مزایدە بەسەر ئێمە بکە بەڵام حملەیە هەیە بۆ خراپکردنی یەکێتی بۆ بە حسابات چەند ناتوانن سوکردنی یەکێتی بە هەزاران پێش هەیە نایارەکان مەسە خۆ ناری سەرکیمان هەموو کەسی زان نایارەکانمان بەڵام نایرەکانی کوردە ئەنواع پێیج و ئەنواع سایتی ساختە و حتا نەکە ساختەش دوێنێکەن هەڵ 24 شتێکی بڵاو کردوێتەوە و دیسان ئەڵێ هاکراوین ئەوە ئێمە دەبوو نازانم تۆ خەناڵێک بکەی 24 لە هینەکەی پێچەکەی خۆی شتێ بڵاو کاتەوە هاکراوین ئەرێ باشە بۆ لە پێیجی پارتی هاگەکرێ نەکانی ئێمە هاگ ناکرێن تا ئێستا هەر شتێ بۆ تراپی لای ئێنەوانەیەکێتی هەرچەندە من خۆم دژی ئەو حملە ئیعلامیم پارتی هاکەن بۆ ئەوە فڵانەکە ئەڵێ وای تو هاکیان کرد ئێ بۆ ئەم ژاک ناکەن ئەمانەی کە هیچ پیرۆزیەک نەماوە ئاڵا پیرۆز نییە لێرە پیرۆزی نەتەوە نەماوە پیرۆزی نیشتیمان نەماوە پیرۆزی شەهید نەماوە پیرۆزی ڕەمزەکانیشمان هەموو ئینسانە بێ ڕەمزەکان دەست بۆ ڕەمزەکان نەبرێ مەسەلەن قازی محەممە تاریخێکیە بووە بە چاقێ من هێژم کو بەسەر قازی محەممە بڵم قاین بووە بەلام سەفا بە هەموو نوعەکانی و بە هەر شتێکی بێتەوە بەلام سەفا تاریخێکی لە حرەکەی کوردیا شێ مەحموو هەر یەکەی نوعی ئەوانەیەکەن ئەمانە ڕەمزن شێخ سەعیدی پیران شێخی نەهری ئەمانە هەموو ڕەمزن لە لای ئێمە پێویستە بیان پارێزین ڕەمزەکانیان نەک بڕۆن لە ناوگەنجەکانە ئەنواع سوکایەتیان پێ بکەین پیرۆزی لەم هەرێمە نەماوە هەمووشی خەتای سەرکرداتی چاچی کوردە لە هەر شوێنە هێر کەس سەردەمی کوردستان یەکێتی ئامادەیە لە پێش هەموو کەسەوە دیفاع بکات